بەڵە بەڕێزان هەر لەبارەی چاودێریکردنی بازار لە مانگی ڕەمەزان و ئامادەکاریەکان بۆ جەژنی ڕەمەزان بەڕێز نەبەس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر لە هەولێرەوە میوانما کاک نەبەس زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵم. پێم بڵێ کە ئێستایدی نزیکی جەژنە و دوو موچە دراوە بە موچە خۆرانی هەرێمی کوردستان بازاڕەکان زۆر قەرەباڵخن. چۆن ئێوە کۆنتترۆلیەوەتان کردووە کە کەسانێک ئەم قەرەباڵخەیە قۆرخ نەکەن بۆ ساختکردنەوەی بەرهەموو کاڵای بەسەرچووی خۆیان؟ زۆر سپاس. طبعاً خۆتان ئاگادارن ئەمڕۆژ دابەشکردنی موچە بەردەوام بوو. ئەوە لە ماوەی هەفتەیە یاخود کەمتر لە 10 ڕۆژ کە دوو موچە دابەشکرا کاریگەریەکی یەکجار زۆری هەبوو لەسەر بازار و لەسەر ڕەوشی بازار و ئەو جم و جۆڵەی لە بازار هەبووە. بە تایبەت ئێمە نزیک دەبینەوە لە جێژن ئەوە وای کردووەکەوە لیژنەکان ژمارەیان زیاتر بکرێ، هەرچەندە ئێمە لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە ڕامانگەیان کەوا پلانی ئەو لیژنانە بۆ مانگی ڕەمەزان پلانێکی تایبەت دەبیتن، دەرچوونەکان چڕتر دەکرێتەوە، بە دوواداچوون و پشکنینەکان زیاد دەکرێت، ژمارەی لیژنەکان زیاتر دەکرێتن، هەروەها جۆری سزایەکانیش قورستر دەکرێت ئەکەیت لەبەر ئەوەی ئێمە ڕێگە نادەن بۆنەکان یاخود ئەو جۆرە بۆنانە کەسانێک ئەگەر بیقۆزنەوە و هەوڵ دەن نرخی بەرزکەنەوە یاخود خۆراک و کاڵا و ماوە بەسەرچوو کاڵای ماوە بەسەرچوو بینە ناو بازاڕەکانەوە. بۆ ئێمە لێرەوە بە پێویستی دەزانین کە دەستخۆشی و سوپاسی هەموو ئەو لیژنانە بکەین، لیژنەکانی قایمقامیەت، چاودێری بازرگانی، گەشت و گوزار، تەندروستی کە بە درێژایی نزیکەی مانجێک کە کارەکانیان زۆر بەباشی ئەنجامدا، ئەنجامەکانیش لە بەردەستماندایە بە ژمارەکەەوە. وەڵامی پێم خۆشە پێم بڵێ کاک نەبەزیدی کۆتایی مانگی ڕەمەزانە بزانم ئاماری ئەو مانگەتان چۆن بوو، چەند شمەک و کاڵای ماوە بەسەرچوو دەستیان بەسەرداگیراوە، چەند شوێن سزا دراون؟ بەڵێ ئێمە ئەوەی کە سەردانی کرا لیژنەکانی چاودێریکردن 1980 سەردانیان کردێ بۆ شوێنەکان. ئەوە جگە لە ئەو سەردانە لە ناکاوانە یاخود ئەو پێویستیان ئەوە سەردانی ئاسایی بووینە بەپێی ئەو پلان و خشتانە بووەکەوە دەرچوونیان بۆ ئەنجام داوە. ئەو شوێنانە شوێنی جۆرا و زۆر بووینە، مارکێت بووە، کۆگا بووە، هۆتێل بووە، ڕێستۆران بووە، شوێنی فرۆشتنی شەربەت و شیرەمەنیەکان بووە. ئەو شوێنانە زۆرا و زۆر بووینە. لە ئەنجامی ئەو با بڵێن 1980 سەردانە زیاتر لە 40 شوێن داخراوە کەوا پابند نەبووینە، سەرپێچیان هەبووە، سەرپێچەکانیش زۆرا و زۆر بووە، هەبووە پابندی پاک و خاوێنی نەبووە، هەبووە مۆڵەتی نەبووە، مۆڵەتی بەسەرچووە یاخود ئەو کارمەند و کرێکارانی لێ کاریان کردووە کارتی تەندروستیان بەسەرچووە، کارتی تەندروستیان نەبووە. ئەوە هەمووی بە سەرپێچی ئەژمار دەکرێت و ئیزراعەت لە بەرامبەریان وەرگیراوە. تەنها ئەوەی لە لیژنەی قایمقامیەت با بڵێن لیژنەی قایمقامیەت چاودێری بازار کە سەپێنراوە بەسەر ئەو سەرپێچی کارانە کۆی ئەو بڕەپارە 8 ملیۆن دینار بۆ تەنها لێرە. ئەوە جگە لەو شوێنانەی تر لە تەندروستی لە گەشت و گوزار لەوانەکەوە سزا دراون و پێبژاردنیان لۆ کراوە. لەبەرەوەی وەکو لە راپۆرتەکەش ئاماژە پێکرا جۆرەکانی سزادان چەند زۆرێکن، داخستنی شوێنەکە هەیە، پێبژاردننی دارایی هەیە، هەروەها ڕوبەڕووبوونەوەش هەیە بۆ لەگەڵ دادگا با بڵێن ڕەوانەکردنی دادگا هەبووە. ئێمە چەند کەسێکمان ڕەوانەی دادگا کردووە و بند کراون، بە تایبەت ئەوانەی کە هەوڵیان داوە خۆراکی ماوە بەسەرچوو بینە ناو بازاڕ. ئەو خۆراکانی کە دەستان بەسەرداگرتون و ماوە بەسەربوون ماوە بەسەرچوو بوون چین کاک نەبەست؟ خۆراکەکان ئەوەش خۆراکی جیاواز بووە، بەڵام ئەوەی زۆر بە خورمامان هەبووە، هەنجیری وشکراوەمان هەبووە، گۆشتمان هەبووە، ئەو گۆشتانەی کە قەدەغەکراون کە چ ئەوەی لە کۆگاکان دەستی بەسەرداگیراوە یاخود ئەوەی هەوڵ دراوە داخل بکرێت. من لێرە دەمەوێت دەستخۆشی لە هێزە ئەمنیەکان بکەم، بە تایبەت بەڕێوەبەرایەتی ئاسایشی بازگەکان کە هەردەم ڕێگر بووینە لە داخلبوونی ئەو جۆرە خۆراکانەی کە ڕێگە پێدراونینە کە ماوەیان بەسەر چووە، کە شیاو نەبووینە بۆ خواردنی مرۆڤ. هەروەها بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر هۆبەی ئابووری چ لە دەست بەسەرداگرتنی خۆراکی ماوە بەسەرچوو، هەروەها لە ڕووی نرخەوە شاوکاری هەموو لیژنەکان بووینە، یاخود لە پێدانی زانیاری بۆ ئەو لیژنانە. هەموو لیژنەکانی کە لە هەولێر هەبووینە وەکو یەکتیم کاریان کردووە، دەرچوونەکانیشیان یەکتیم بوو، هەرچەند ئێمە لیژنەکانی قایمقامیەت هاوبەشن وەکو هەموو نوێنەری هەموو لایەنەکانی تێدایە.
ئاسایشی تێدایە چاودێری بازرگانی تەندروستی گەشت وزار کۆمەڵی شەشخانە و ڕێستۆرانتەکان زۆر باشە کاک نەبەست ئەترێ بە کورتی پێم بڵێ بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز چ پلانێکتان هەیە چۆن ئامادەکاریتان کردووە؟ ئەمە پێش چەند ڕۆژێک کۆبنەوەی خۆمان ئەنجامدا لە پارێزگا پلانێکی باش دانراوە بۆ پێشوازیکردن لە جەژنی ڕەمەزانی پیرۆز پلانی ئەمنی هەیە بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بۆ پاراستنی ئەمنیەتی هاوڵاتیان چاوەڕوان دەکرێت خەڵکانێکیش میێوانێکی زۆر لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق لە هەولێر بکەن بە بۆنەی جەژنەوە ئەمە و لیژنانە لە بازگەکانەوە بوونیان دەبی پێشوازی دەکەن لەو گەشتیارانە لەو میوانانە هێزە ئەمنیەکان پۆلیسی هاتوچۆ ئاسایش پۆلیسی ناوخۆ هەموو پلانی خۆیان داناوە بۆ ئەوەی کە ئەو هاوڵاتیان و میێوانانی هەولێر کە لە شوێنی حەوانەوەیان لە شوێنە گەشتیاریەکان لە ناوچە گەشتیاریەکان سەر و ماڵیان پارێزراوبی خۆیان پارێزراون ئەوەی پێویستە لە هاوڵاتیان کەواجێڕایی لە ڕێنماییەکان بن بە تایبەت ڕێنماییەکانی پۆلیسی هاتوچۆ بە تایبەت ئەو ڕێگانەی کە دەگیرێ ئەخۆت ئەو ئۆتۆمبیلانەی کە ڕاژگەیەندرا کە بار هەڵگرن بۆ ماوەی 3 ڕۆژ کە چەند شەقامێکەیە قەدەغە دەکرێن لێ کە هاتوچۆ بکەن هاوڵاتیان پێویستە پابند بن جێڕایەلی ئەو ڕێنماییانە بن بۆ ئەوەی هەموو لایەک سەلامەت بن پارێزراو بن بتوان درێژ پلانەکە وەکو خۆی جێبەجێ بکرێت. باشە کاک نەبەست دوا پرسیارم سەبارەت بە ڕووداوی سووتانەکە ئەمڕۆی بازاڕی لەنگەیە دوایین ئاماری زەرەر و زیانەکان چین لای ئێوە؟ بەداخەوە ئەمڕۆ دەوروبەری کات ژمێر 6 بەرەبەیان ئەو ڕووداوە ڕوویدا هەر دوای ڕووداوەکە تیمەکان لە بەرگری شارستانی لە ڕێگەی 17 تیمەوە تیمەکانی شارەوانی پۆلیسی هاتوچۆ پۆلیسی فریاکەوتن هەموو لەوێ بوون هەوڵیاندا کەوا بە زووترین کات ئەو ئاگرە کۆنتترۆل بکەن لە ماوەی کەمتر لە 2 کاتژمێر ئاگرەکە کۆنتترۆل کرا بەپێی دوا ئامار یاخود ئەو جەردەی کە ئەو سەرژمێری کە کرا لەلایەن ئەو لیژنەی کە پێن کردراوە لیژنەیەکی تایبەتمەندە کە پێکاتوە لە پارێزگا لە قایمقامیەت لە بەرگری شارستانی لە شارەوانی ئەو لیژنە ئەوەی کە خەملاندی 48 دوکان زەرەر و زیانی پێگەیشتووە ئێستا تیمەکانی بەرگری شار بڵێ 48 دوکانە ئەوە دوایین ئامار هۆکاری ئاگرکەوتنەوەکەتان بۆ ڕوون نەبۆتەوە کاک نەبەست؟ نەخێر ئێمە ڕۆ کۆبنەوەیەکی نائاسایشمان ئەنجامدا بەڕێوەبەری ئاسایش بەڕێوەبەری پۆلیس بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆ هەموو هێزە ئەمنیەکان و لەلایەنە خزمەتگوزاریەکان ئامادە بوون ڕاست پێدران بۆ ئەوەی بە زووترین کات لێکۆڵینەوە دەست پێ بکەن لە ئەوەی کە هۆکارەکە دیاری بکرێ هەروها شارەوانیەکان و لایەنەکانی تری پەیوەنددار پۆلیسی شارەوانی ڕاست پێدران ئەوەش بە زووترین کات ئەو زێدەڕۆیانەی کە ئەنجامیان داوە کە خاوەنی دوکانەکان یاخود کەسانێکی ترکە ئەنجامیان داوە لەو شوێنە بە زووترین کات زێدەڕۆیەکان هەڵبگیرێتن بازارەکە ڕێک بخرێتەوە چەندە پێشی ئەو ڕووداوەش بەرنمەیەک هەبوو پلانێک هەبوو بۆ ڕێخستنەوەی ئاگر بەڵام لەبەر پشوەکانی جەژن دواخرا بۆ ڕۆژانی دوای جەژن بەڵامەوە وەکو خۆی جێبەجێ دەکرێت پێویستیشە لەسەر کاسبکاران لەسەر خاوەن دوکانەکان کەوا پابند بن کەوا هەر ڕێنمایەک لە شارەوانی دەردەچی جێبەجێ بکەن بۆ ئەوەی کەوا ئەو جۆرە ڕووداوانە دووبارە نەبێت. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز نەبەست عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر سپاس کە میوانم بوویت.